بازلەواکەین کە لە هەولێر کۆنفرانسی تایبەت با پێگەیژن لە پرۆسی هەڵبژاردندا بەڕێوە چووە. ئێمە باز لە ڕۆڵ و هەروەها پێگەیژن لە هەڵبژاردنەکاناکەین و بە شێوەیەکی گشتیش باز لە ژنەکەین. بۆم بەبەستەش میوانداری زۆر بەڕێز فێنک شەفیقمان کردووە کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خێزان و هەروەها بەشداربووی کۆنفرانسەکەن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان نابن. خاتو فێنک سڵاو لەبەت بانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت. خاتو فێنک بەیانیت باش. بەیانی ئێوەش باش، بەیانی بینەران باش و ڕۆژێکی خۆشتان هەبێ. زۆر سپاس. فێنکخان ئەگەر بە شێوەیەکی گشتی سەرەتا باسێک لە کۆنفرانسەکە بکەیت بۆ ئێمە، بەبزانین کۆنفرانسەکە بە شێوەیەکی گشتی چی لە خۆی گرتبوو و کەسانی کە بەشداریان تیا کردبوو کێ بوون؟ زۆر سپاس. کۆنفرانسێک و مێزگردێک بوو کە بابەتەکە ئەوە بوو کە بەشداری پێکردنی ژنان لە هەڵمەتی هەڵبژاردن و لە دیدگای ئاینە جیاوازەکان لە کوردستان بابەتێک بوو کە وەزارەتی ئەوقاف کە بە نوێنەرایەتی و بەشداریکردنی جەنابی بریکاری وەزیر لەوێن دەربوو، هەروەها بەڕێوەبەرایەتێکی گشتی هەیە لەوێ بەڕێوەبەرایەتی پێکاتەکان کە هەڵسابوون زیاتر بەو ئامانجە بەو چالاکیە لەگەر بەشداریکردنێکی زۆری لایەنە پەیوەنددارەکان بۆ نمونە ئەنجومەنی باڵای خانمان و پەرەپێدان، هەروەها چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی کە لایەنی جیاواز ڕێکخراوی پێکەوە ژیانی ئەمریکی بوو لەگەر ڕێکخراوی هۆڵەندی و هەروەها لەگەر چەند ڕێکخراوێکی دیکە، هەموو ئەو کەسانی کە تێیدا بەشدار بوون لە چەند جیهەتێکی جیاجیای ئاینی هاتبوون، وەکو موسڵمان، وەکو کریسچیانەکان، ئێزیدیەکان، کاکەیەکان، هەموو ئەوانە لەوێن دەربوون لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت و هەروەها چەند ڕێکخراوێکی مەدەنی و چەند ڕێکخراوێکی ئینتەرناشناڵی دیکە لەوێن دەربەشدار بوون. بەڵێ خاتو فێنک بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت بەردەوام بایەخی بەژنان داوە. ئایا ژنان توانیانە ئەو هەلە بقۆزنەوە و گرنگی بە پێگەی خۆیان بدەن؟ جیاواز لەو کۆنفرانسێکە بەڕێوە چۆ بەڵێ. دیارەکە باز لە ژنان دەکەن، ژنان لە هەموو کایەک لە هەموو شوێنێک ڕۆڵی خۆی دەبینیتن، بەڵام کەم و زۆر پێویست بەوەی دەکاتن کە ژنان ڕۆڵی خۆیان زیاتر بکەنەوە. ئەو پشتگیرێش کە لە حکوومەتەیە بەتایبەتی لە بەڕێزکاک قوبات زیاتر هانی ژنان دەداتن، ئافرەتان داتن کە ئیش و کارەکانیان بە جوانتر بکەن. ئەوە بە معنای وەیە کە ژن پێویست دەکاتن لە هەموو کایەکان ڕۆڵی خۆی ببینیتن. هەر لە کۆنفرانسەکە باز لەوەی کراکە زۆربەی ژنان لە هەموو دیانەتەکان و لە هەموو ئاینە ئاسمانیەکان پێگەی خۆی هەبووە و هەروەها ئامانجیش لەوەی بووە کە بەشداری تەواو هەبیتن، هەم لە وەکە لە کیانە سیاسیەکان بیتن، یاخود لە ئیدارەدان بیتن وەکو بەڕێوەبردن، یان خۆی وەکو ژنێک کاندید بیتن. ئەو ڕۆڵانەی کە لەناو حکوومەتیشەیە ڕاستە بەپێی یاسایەکان لەوانەیە زۆر جار گلەی وێ بکەن ژنان بەشداریەکانیان بەپێی کۆتایەکانە، بەڵام ئێستاوان نیە ژنان ئەگەر بێن. هەر لە کۆنفرانسەکەش باز لەوەی کرا مقارنەیەک بکرێتن لە ساڵانی پێشووی نەوەتەکانەوە لەگەر ئێستا ژنان ڕۆڵی خۆیان زیاتر بینیوە. ئەجا چ لە ئیدارەی دەوڵەت بیتن وەکوەوەی کە ژنمان هەبووە وەزیرە، ژنمان هەیە وەکیل وەزیرە، ژنمان هەیە بەڕێوەبەری گشتیە، لە خوارەوە ژنانێکمان هەنەکە ڕاستە لە مستەوایەکی وان کە بتوان هەموو کارەکانی خۆیان جێبەجێ بکەن. و باسیش لەوەی کراکە لە هەموو دیانەتەکان ژنان ڕۆڵی خۆیان هەبوو بە تەواوی، هەندێکیان ڕاوێژکار بووینە لە سەردەمێک لە سەردەمەکان، وەک ئەوەی کە لە ئیسلام هەیە، لە ئێزیدیەکان هەیە، لە ناو مەسیحیەت هەیە. ئەوە ژوا دەکاتن کە یەکێکی وەکو کاک قوباتیش زیاتر تەرکیز لەسەروەی بکاتەوە کە ژن ڕۆڵی خۆیان هەبیتن. ئەو ڕۆڵی کە بە ژن دەدرێتن کەمتر نییە لەو ڕۆڵی کە بە پیاو دەدرێتن، بەڵام پێویست بەوەی دەکاتن کە کۆمەلگا زیاتر هاندەر و پشتیوانی ژنان بێتن، لەبەرەوەی هەندێک لە تەوەرەکان یاخود لایەنێک هەیە بیر لەوەی دەکاتەوە کە ژنان ناقیس العەقل بن، یاخود مەسەڵەن نەتوان ئەو توانایانی خۆیان بەکاربینن، بەڵام لە ڕاستی داوانیە هەر ژنێک لە هەر پێگەیەک ببیتن کار و چالاکیەکانی خۆی بە تەواوی جێبەجێ کردە، بەتایبەتی لە هەڵمەتی هەڵبژاردن بەداخەوە. بەڵێ باشە، کاتە فێنخان بشێکی گشتی گرنگی ئەم کۆنفرانسە لە ئێستادا بۆچیە گەڕێتەوە؟ بۆچی کۆنفرانسێکی لەم شێوەیەتان ئەنجامدا وەک باسی شت کرد کە ژن لە هەموو پێگەکانە ڕۆڵی تایبەتی خۆی هەبووە، کەواتە ئامانجتان چی بووە لەم کۆنفرانسە؟
دیارە من وەکو بەشداریەک بووم لەو کۆنفرانسەیە، بەڵام کۆنفرانسێکی زۆر سەرکەوتوو بوو، دەستخۆشی لە ئامادەکارانی دەکەم و لەوانەی کە بەشداریشیان کردیا. ئێمە ئێستا لە پرۆسەیەکی لە کوردستان بەرەو هەڵمەتی هەڵبژاردن دەڕۆین کە لە ناوانیشا ژنانن تێدا بەشداری دەکەن. ئێمە خۆم وەکو ژنێک و لە کۆنفرانسەکەش باز لەوەی کرا کە هەتا ئێستا هیچ ڕێگرێک نەبووە لە هیچ دیانەتێکی سەماوی یاخود ئاینێکی ئاسمانی کە ڕێگانەدا بەشداری بکاتن. ئێمە لە هەڵمەتی هەڵبژاردننی ئەو جارە پێویست دەکاتن زیاتر هانی ژنان بدەین کە دەنگ بدابەژن، زیاتر هانی ژنان بدەین کە خۆیان هەم کاندید بکەن وەکو کاندیدێکی سەرکەوتوو، چونکە هەر بڕیاردان لە بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردن سەرکەوتنە لە بۆ ژن و لە بۆوانی کە بەشداری دەکەن. دوو ژنانێک بتوانن ئیدارەی هەڵبژاردن بکەن، چونکە هەموو کاتێ وتمانە ژنان ئەوە هەم فەسلەجیە هەم هینشە ژنان ورترن ورتربین و بە بەرفراوانتر بیر لەوەی دەکەنەوە کە لە پرۆسەکانی هەڵبژاردن چ بکرێ و پێویستیەکان چییە، هەروەها چۆنیش هانی ژن بدرێتن کە دەنگ بدا بە ژن. ئەجا بابەتێکی دیکەش کە زیاتر ئێستا ئێمە تەرکیزی لەسەر دەکەین چۆن وا بێتن لە هەموو ئەو پیاوە ئاینیەکان ئەجا چ مسلمان بیت چ کریسچیان بیتن چ کاکەی بیت چ ئێزیدی بیتن، هانی ئەو کەسانە بدرێتن کە بە شێوازێکی جوان ژنان وێنا بکەن و پێشان بدرێت، کە بەداخەوە ژنان لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە توندوتیژی لەفزیان بەرامبەر دەکرێت، جاری وا هەیە شێوازی پێشکەشکردنەکان دەگۆڕدرێتن، جاری وا هەیە وێنەی نەشاویان بۆ دادەندرێتن، تۆمەتی ناشرینیان بەرامبەر دەکرێت. ئێستا هەموو لایەنەکان کۆکن لەسەرەوەیکە پێویست دەکات کۆدەنجێک بکرێتن کە ژنان بە تەواوی ڕۆڵی خۆیان تێدا بینن. ئەوە شۆکارێک بووکە بڵین ئێمە لە کوردستان پێکەوە ژیانێکی تەواومان هەیە و پێویست دەکاتن هەمووشمان تەرکیز لەسەرەوەی بکەینەوە بە تایبەتی لە پێشاندانی ڕۆڵی ژنان لە هەڵمەتی هەڵبژاردن و لە خۆکاندیدکردن. باشە. خاتوفیانێک بە شێوەیەکی گشتی ژن لە کۆمەڵی کوردەواریدا پێگەیشی بەهێزیە وەکو حەفسەخانی نەقیب، عادیلەخان، مەستورەی ئەردەڵان. پرسیارەکەم بە دیاریکراوی پێگەی ژن بە شێوەیەکی گشتی لە ئێستادا چۆنە لە کوردستان؟ بەڵێ. ناوی زۆرتینا لە کۆنفرانسەکەش ناوی زۆر زیاتر هات، بۆ منە باسییان لە میانخان کرد وەکو ئێزیدیەکان، لە ناو کریسچانەکان باسی حەزرەتی مەریەمیان کرد، لە قەدیمیەکان بگەڕێنەوە. هەڵبەت کەساتی ژنمان زۆرە. بەڵێ بەڵێ باسی خانزادی میری سۆرانیان کرد. ئەوانەوە پێشان دەداتن کە هەر کاتێک ژنانێکی ئێستا بەراورد دەکرێتن لەگەر ژنانی قەدیم، کەواتە ژنان لە کوردستان وێراویانە توانیویانە ڕۆڵی خۆیان بە تەواوی بینن. بەڵام هەندێک جار بەداخەوە بە تایبەتی لەو 3 ساڵەی کۆتایی یاخود بەسلم دوایی وای لێ هاتووە کەمێک گەڕاینەوە دواوە لە پێگەی ژن. ئەویش ئەوەیە هەندێک تەیار هەیە کە لە دژی ژنان ئیش دەکاتن، هەندێک پێیان باشە کە ژنان هەر لە پێگەی خۆیان بمینێنەوە، بەڵام لایەنی دیکە وای پێ باشە کە ژنان زیاتر بەرەو پێش بڕواتن، لەبەرەوەی ئێستا ژنانێک هەن کە خۆیان بەراورد لەگەر پیاوان دەکەن، نەک ژنانێک خۆیان بەراورد بکەن لەگەر ژنانی دیکە، کەواتە ژنان گەیشتیتە پێگەیەکی زۆر بەهێز. ژنان ئێستا هەمانە سەرۆکی زانکۆیە، ژنانمان هەیە باز لۆی ناکەین کە وەزیرەوەکی وەزیرە، ژنانێکمان هەیە کە ئێستا خۆیان ئیش و بزنسی کاری خۆیانیان هەیە، ژنانێکمان هەنە کە ئێستا خۆیان لە سیاسیەکان گەیشتونەتە مەکتەبی سیاسی، گەیشتونەتە سەرکردایەتی، گەیشتونەتە پێگەیەک کە بتوانن لە ئایندەیەکی نزیکە کە ئاواتی ئێمەی ژنانە کە ببینە سەرۆکی حیزبێک، ببینە سەرۆکی کۆمار، ببینە سەرۆکی هەرێم، ببینە سەرۆکی حکوومەت، ئەوە وا پێشان دەداتن کە پێگەی ژن بەرە و پێشەوە ڕۆیشتوە زیاتر کە لە دەنگدانە ژنان دەنجی ئاسایی خۆیان دەینن بێجگە لە کۆتا خۆیان دەردەچن، بەڵام لەو لاشەوە بەهۆی ناسەقامگیری باری ئابووری شوباری کۆمەڵایەتی لەگەر گەڕانەوەی ڕەوشی کۆمەلگا ژنانیش لە هەندێک لە بوارەکان گەڕاونەتەوە دواوە. باشە، کەواتە فێنەخان پێویستە چی بکرێت بەوەی کە ڕۆڵ و پێگەی ژن بەردەوام زیاتر بکرێت و ڕۆڵ و پێگەی ژن لە هەڵبژارنەکانی پێشوە چۆن بووە و پێشبینیەکەیت بۆ ئەم هەڵبژارنەی کە ئاکرێت و هەڵبژارنەکانی داهاتوو چۆن بێت؟
وەکو هەستێکی خۆم لە بەرەوەی خۆم پێشتریش کاندید بوویمەوە و ئێستاش ئەکید بەشدار دەکەم لە پرۆسەی هەربژاردن وەکو ڕۆڵی خۆم ئەجات لە ئیداری بیتن چ هاندان بیتن بۆ ئەو ژنانێک کە ئەوەن کە خۆیان هەڵدەبژێرن ئەبێ ئێمە بە یەکسانی یەکەم ئیش کە بیکەین بە یەکسانی تەمەشای کاندیدەکانی خۆمان بکەین چ ژنان بیتن چ پیاوان بیتن دوو ئەبێ ئەو ژنانەی کە بەشدارن لە پرۆسەی هەڵبژاردن وەکو باسم کرد چ کاندید بیتن چ لە ئیدارەدان بیتن چ لە دەنگدان بیتن بتوانی بە هۆشیارانەتر معاملە بکاتن لەگەر ئەو ڕەوشێکی ئێستا تێدانێ لە کوردستان دوو سێ پێویست دەکاتن میدیا و میدیاکارەکان بە شێوەیەکی زۆر جوان ڕۆڵی خۆیان ببینن لە هەڵبژاردن لە بۆ ژنانیش و لە بۆ پیاوان بەڵام بە تایبەتی لە بۆ ژنان لە بەرەوەی لە پێشتر باسم کرد کە ژنانن زیاتر هەرشیان لێ دەکرێتن یاخود شێوازی هەڵبژاردنەکەیان لایەکی دیکەدا دەبن خاڵێکی دیکە ئەوەیە کە ئێمە بتوانین هەموو لایەنەکان بە لایەنە دیانی ئاینیەکانەوە بە هەموو ئەوەی کە لە ناو کۆمەڵگاین بتوانین ڕۆڵی ژن بپارێزین لە هەڵمەتەکانی هەڵبژاردن و زیاتر هانیان بدەن لەلایەکی دیکەشەوە ئەبێ ژنان درک بەوەی بکەن کە دەبێ کاندیدی ژنیان هەبێ و دەربچێتن ژنان دەنگ بدەن بە ژن پیاوان هەستکەن کە منافەسەی ژنێک دەکەن نەک پیاوان پێمان بڵێن ژنان منافسی ئێمە نینە لە بەری وەکو باسم کرد لە هەڵمەتەکانی پێش و لە هەڵمەتەکانی پێشوی هەڵبژاردن ژنان بە دەنجی خۆیان گەیشتۆنەتە دەنگدان و دەنجی تەواوی خۆیانیان هەیە ناوە بێجگە لە کۆتا لە هەمان کاتیشا پێویست دەکرێتن کە بە دادوەرانە بە یەکسانی هەموو لایەنەکان پشتیوان و پشتگیر بن لە بۆ ژنان کەواتە دووبارەی دەکەمەوە میدیا ڕۆڵی زۆر گرینگە لە پێشاندانی ڕۆڵی ژن و پێگەی ژن لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن و هەروەها هەڵپێدان بەوەی کە بتوان قسەکانی خۆیان بە تەواوی بکێنن و تەرکیزیشمان زیاتر ئەوەی بیتن لە ناو بەرنامەی هەر حیزبێکی کە دەیەوێت بەشداری بکاتن ڕۆڵی ژن بە تەواوی دەستنیشان بکاتن کە ئێمە دەمانەوێت لە بەرنامەی 4 ساڵەی حکوومەت چ بکرێتن بۆەوەی ڕەوشی ژن و باری ژن بەرەو پێشتر ببین لە هەموو کایەکانی دەوڵەت بیتن لە خزمەت گوزاریەکان بیتن لە سیاسی بیتن بۆی بڵێن ئەم ساڵەکە ئێمە لێرەینە لە 4 ساڵی دیکە دەگەینە شوێنێکی تر. بەڵێ زۆر سواز بۆ زۆر بەڕێز فێنک شەفیق بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و خێزان و هەروەها بەشداربووی کۆنفرانس سپاس بۆی کەم بەیانی لەگەڵمانە بوویت و کۆمەڵێک زانیاری زۆر پەدەین. سەرکەوتوو بن.